دەمەوێت ئەوە بزانم ئایا جوانکاری حەزە یاخود پێویستیە؟ زاینسی سەرەتا بەخێر بێن ئێستا کە هەم بیتەعاس بەرێ بۆ نمونە کاکە کابرایەک حەزی لێ نمچای خۆ چی لێ بکاتن بەرێ یەکەش کە برادەری تەماشای دەکاتن کو کردیتت بە عەزی خۆم کردیتم بەرێ حەزم لێ بووە ئەوش چاوی لێی دەکاتن بەرێ تو بە چاولێکەری دەیبینی بە تاکەدی بە چاو لێکەریە خێزانداری بەرێ خێزانەکە جوانکاری کردیە لەخوای بەزێت هەتا ئێستا هیچی نەکردیە هیچی نەکردیە لەخوای بەزێت هەتا ئێستا نەیکردیە نەیکردە و ناشکاتن چۆن دەزانی نایکات نایکاتن لەبەرەوەی پێویستی پێی نییە لەخوای بەزادوی هیچ مشکلەی نییە پێویستی پێی نییە باسی کردیە هیچ باسی نەکردیە باسی ناکاتن باشە گریمان ئەگەر گوتی حەزم لێ جوانکاری بکەم یاخود لوتمەوە لێ بکەم چونکە دەڵێن بەشێک لە ئافرەتەکان لەگەڵ ڕێزم لە بۆ هەر هەمویان دەڵێن دەیانەوێت لە ئەکتەرەکان بچن لە هونەرمەندەکان بچن والله هەتا ئێستا کە باسی نەکردی و باسی ناکاتن لەبەرەوەی پێویستی پێ نەبووە پێویستی پێ نەبووە لەخوای بەزادوی هیچ مشکلەشی نییە مشکلەشی نییە لەخوای بەزادوی کە دەیکەن مشکلان هەیە والله دیارە هەیت ئەگە هەن نارم بیتە عەزی ڕاستی بیتن بیتە عەز بۆ نمونە کاکە دەرێ کاکە ڤیلەرێکم لێ بکەن ئازم هەنازم ڤیلەر ئەوشتانش چە بەخۆ لەوە بکەچم لە ڤیلەرە والله نازات فیلەر باش بەرێ ئەرە بە خوددا ئەوانەیە ئەرێ وەلا برادری خۆی کردی ئەوش وچی دەکاتن ئەوێ بیدە عەز ئەرێ وەڵڵا تەمام بە وەکو ڕەگەزی نێر ئەو ئافرەتانەی کە جوانکاریان کردووە سەرنج ڕاتە چێشن والله بەڕای خۆم نەخێر ڕانەچیزم ینی پێشت جوان خوای گەورە ئەو دمچاو جوانە پێبەخشی پێویست ناکات دەستکاری بکەی نعمەتە چ خوایە خوای گەورە پێدایە پێویست ناکات بچم لێ خۆم ئەوەندە ئەستورکەم و ڕوومەت خۆم ئەوەندە قیتکەم و ئەوە چییە ڕوومەت قیتکردنانت قیتەکانت پێ جوان نا وەڵڵی ئەبەت پێم جوان نییە باش ئەوان بۆ هاتەکە نارم بیتە عەز چاو لێکەری ئەوێ وا پێدم ڕاست و ڕاست دەزانن زیانی هەیە بازەکەن دەڵێن کەسەکان تووشی نەخۆشی دەبنەوە بابەتانە زۆر جار جێم لێ بە دەرێن تووشی نەخۆشی دەبێت تووشی نازم زۆر چی دەبێتن بەڕای خۆم باش نییە